والله خۆشەویستان لەو قیسەسە واقیعانەی چیرۆکە ڕاستیەکانە باس کراوە. ئەفەرمێ ئافرەتێک لە ماڵەکەیە ئەم پاساری چۆلەکە و ئەمانە هێلانەیان کردبوو، بە تایبەت ئەمە پەرەسێلکە هێلکەیان کردبوو، هێلانەیان کردبوو، بێچۆکانی هەڵێنابوو. ئەو ئافرەتە لە حەیوانەکە بوو، لە حەیوانی ماڵەکەیە، هات هێلانەکەی لێ تێکدان و بێچوومێکی فرەداوە دەرەوە. واللهی ئەفەرمێت خوای تەبارەک و تەعالا ئینتیقامی وا لێسەن ئەو پیاوە ئەو ژنێک لە دەرەوە تەلاقی دا و ماڵ و مناڵی لێ شێوە ئەو کابرا لێی تێکچوو مجرد بەس لەسەر ئەوە کە ئەو ئافرەتە ئەزیەتی ئەو پەڕەسێرکانەیدا. ئەمە خۆی باسی کردووە کە وتوێتی من خۆم ئەزانم بەڕاستی ئەهل مەکەتە ئەدرا بشیعابها، خاوەن ماڵ ئەزانێ ماڵچی تیا، خۆی ئەزانێ چی کردووە. الجەزاء من جنس العمل، پاداشتەکەی لە جنسی کردەوەکەیەتی ئەزانێ. پەڕێسێلکەی تێکداوە و هێلانەی لێ تێکداون وەیە خوا هێلانەی چاوتووە، هێلانەی لێ تێکداوە